ئەی دوایەوە بۆ کوێت برد؟ من لێرە جێمهێشت. دەی وەڵام بدەرەوە. مۆبایلەکەی لێرە نییە، بەڵام ئەوە جزدانەکەیەوە. بەڕێستان سکار ئەوە ڕێگای نێودەوڵەتیە، واتە لەوانەیە براکات لە وڵاتە چوبێتە دەرەوە، چونکە ئێمە تەواوی ئەو ناوچەیەوە هەموو ڕێگەکانی کۆلکاتا گەڕاوی و هەروها پرسیارمان لە هەموو شوێنە فەرمیەکانیش کردووە، هەر بۆیە تا ئێستا گەر لێرە بووایە ئەوە دەمەندۆزیەوە. لە کۆتاییشدا ئەو شتە یەکمانە هەیە، ئەویش ئەوەیە تەواو براکە دە وڵاتی جێهێشت، ئەگەریش نا بۆیە هەیە براکە شتێکی خراپی بەسەردا هات بێت. وە دڵنیایەوە ئێمە ئێستا نازانی چی بکەین. دەی بیبن ئارە چی دەوێت؟ بۆچی ئەوەندە پەیوەندی دەکەیت؟ سازکار تۆ بۆچی وەڵامی مۆبایلەکە نادەیتەوە؟ ئەی لاکشی لەکوێیە؟ دۆزیتەوە؟ بەڵام بیر لەوە نەکەیتەوە کە لاکشی نهێنیتەوە بۆ ماڵەوەی مە چاوەڕێیەکەین. چی ڕوویدا؟ دووبارە قسەی خۆت شکاند؟ تەواو نەمتوانی لاکشی بدۆزمەوە. سوارە دەتوانیت بەو شێوەیە بیر بکەیتەوە کە خۆت دەتەوێت، بەڵام جارێک شتی شۆم لە دەنگت دەبێتەوە. ڕاجینی خوشکەکەم هەموو میوانەکان لێرە ڕۆیشتن، تکا دەتوان پارەکەمان پێ بدەن، ئێمەش پێویستە بڕۆین. باشە کەمێک بوەستن ئێستا دێ. سوارە هیچ قسەیەک نەکەیت ئەگەر ئەمڕۆ لاکشی نەگەڕێتەوە. ئەوە کێشە نییە، بەڵام من دڵنیام لەوەی کە ڕۆژێک دێت و دەگەڕێتەوە. چونکە متمانم بە بەڵێنەکەی خۆم و خۆشەویستی خۆم هەیە بۆ ئەو، هەروەها هاوسەرەکەشم بە هەمان شێوە. دوای ئەوە من زۆر چاوەڕێم کرد و ئێستاش تەنها کەمێکی ماوە. دایکە سازکار گەڕایەوە. براکەم لاکشی گەڕایەوە وانە؟ بۆچی وەڵامم نادەیتەوە؟ چیە ئەی لاکشی لەکوێیە؟ ئەی تۆ ئەمڕۆ بە ئێمە نەوت کە لاکشی دۆزیوەتەوە؟ چی ڕوویداوە؟ بەڵێ دایکە، لە ڕاستیدا من ئۆتۆمبیلەکەی لاکشیم دۆزیەوە، هەروەها ئەو پیاوەشم بینی کە 6 مانگ بەر لە ئێستا ئۆتۆمبیلەکەی لێ دزی بوو. من 6 مانگ بەر لە ئێستا لێرە بووم و ئۆتۆمبیلەکەم وەستان. بەڵام تەنها ئەوم دۆزیەوە. نەمتوانی هیچ شتێکی تری لەسەر بزانم.
ناشزانم ئێستا لەکوێ. لە ڕاستیدا من هەستم بەوە کرد کە سەبکە یانی تەواو ڕۆیشت. دایکە من پێشتر بەڵانم بە تۆ داوە. بەڵام نازانم چی بکەم. ماوەی 6 مانگە من بە دوایدا دەگەڕێم و نەمدۆزیوەتەوە، بەڵام ئەوە یەکەم جارە هەست بەوە دەکەم کە شتێکی شاراوە هەیە و نەزانم چییە. نەخێر سانسکار خۆت بەدەستەوە مەدە. پێویستە بەردەوام بیت و بە دوایدا بگەڕێیت کوڕەکەم. وەمە دڵنیام لەوەی کە دەیدۆزیتەوە. کوڕم باوەڕێکی زۆرم بە تۆ هەیە و دەزانم کە خوددا بێ هیوامان ناکات. وە دڵنیام لەوەی ئەگەر دەرگایەکمان بەسەردا بخرێت 100 دەرگای ترمان بەسەردا دەکرێتەوە. باشە ئەوم پێ پیشان بدە. ئێستا من پێویستە چەندت پێ بدەم؟ ئەوەش هەموو پارەکەیە. ئەوەشی دەمێنێتەوە بۆ خۆت. سوارە هیچ هەواڵێک لە لاکشی هەیە؟ نەخێر دایک. باشە ئەی ڕاجێنی هیچ شتێکی زانیوە؟ ئەو ئێستا بە هەموو شتێک دەزانێت. ئێتکایە بەر لەوەی بڕێت پارەکە بژمێرە. باشە هەموو شتێک تەواو باشە سوپاس. تەواو باشە زۆر سپاس. خوشکەکەم پێویستە بەهێز بیت. من دڵنیام لەوەی کە لاکشی بە زووترین کات دەگەڕێتەوە. خوشکەکەم ئارام بگرە. پورێ تکات لێ دەکەم مەگری. سانجیتی وەرە، کاری زۆرمان هەیە. شەژمان تێپەڕ بووە و تاکو ئێستا پورم ڕازنیە قسە لەگەڵدا کاتێک ئەو کەسانی خۆشە دەوێت لە ناکەولا دژت دەوەستنەوە. ئەو کاتە بابەتەکە بە ئازارتر دەبێت. براکەم نامەوێت دڵگران بیت. بەڕاستی من دڵنیام لەوەی کە بەم زوانە دەگەڕێتەوە. براکەم هەروها دەزانین کە من هەست بە چیتریش دەکەم بەرەوەی ڕۆژی ئاهەنگەکەم بێت. بدڵنیەوە لاکشی دەگەڕێتەوە بۆ ماڵەوە. هیوادارم وابێت. من ئێستا دەڕۆم باشە؟